ڕوو لە ها شوێنەگەڵێ ئێمە بەسەرێمەوە بەری ئەو بەرە ئەوەیە ئەم بەرە ئەو نییە وەرە بڕۆ ئێسەوە 3 ساعات ئەوەیە ئەبێ هەموو شێوێک یەکیشەوە ڕاگەی هەوڵی ئاوبەی بە 50 شتەکەری ئاو دەزانێت یعنی ئەم کێشەیە بۆ شوێنی تر هەیە بە دوو ڕۆژاری ئاو هەیە هەر نازانێت ڕقەمی میراو چییە نازانێ مزەخەت چییە نازانێت هیچ شتێکی هێ باش ئێمەژە لە ناو شارەکەیان بۆچی ئەمە تووشی ئەم حاڵەتەکەن ئاوی ئێرە ناڵێم یعنی تەلەفۆن بۆ میراوەکەکە مەڵێم کاکە 3 ساعات بە 3 ساعاتەکە بۆی بەردراوەتەوە ئەڵێ کاک لوقمان ئەمری پێ کردوین کە 4 ساعات ئەو بەربینەوە بۆ خوارەوە یعنی ئێمە 6 ڕۆژارێ ئاوێتەوەنی ئاوەکەمان کە سەری ئێمەیە بەس ئەم بەشەی سەرەوە کە سەرمانێت ئاوەکە ئاگرنەوە نیو ساعات ئاوەیە نیو ساعتیش بەس هەوا بووە هیچ شتێکە بۆ نار وەرە ئێستا بڕۆ تەسویری قفڵەکەکە ئەوە تقریبان بە تەکلیف و تەکلیفکاری لەبەر خاتری ئەم کەناڵە هێشتوماتۆ هەتا 350 دقیقە ئاو نەبڕێ بڕۆ ئەم بەرەوە تەسویری بەلوعاکان کە بزانێکە ئاوەکە چۆنێ ئەو پیاوە هاو تەسویری کرد ئاوەکە بە بچڕیە یعنی بە مزەخەکەش تا ئێستا 3 ساعات ئەوەیە تەنکێکی بەرمیلێکی نەوت ئاو پڕ نەبووە 10 ڕۆژ جارێ ئەنجار ئاو بەرمنەکە اینجا 10 ڕۆژەکەی تر بەر ماڵەکەی ترمانەکەی یعنی بەڕاستی ئەمە ماقول نییە هەر وەزع نییە بۆ ئاو ئەم هەموو جاری وایە 5 جاری وایە 4 جاری وایە 6 ئاوەکە زۆر لاوازە جارێ من مزەخەشی لێم لە حوشەکە بۆی تەنکیم داناوە لە حوشە پڕیکەم نیو سەعات زیاتر بەس هەوایە ئەوە ئاو هەر نییە جاری وایە بەخوا سەعاتم ڕاک 2 ساعات هەر ئاو نەهاتۆتە تەنکیەوە ئێستاش هاتۆتەوە نیو ساعات هەر مزەخەم لێەوە ئاو تەڕایی نەهاتوتە ناو تەنکیەوە جاری وایە یەک تەنکی پڕەکە تەواو ئەبێ و تەنکی هەڵم بۆ سەربانی تر بەشی 10 ڕۆژم بکە